سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە سەرتاش سەردێڕی چەند هەوە ناڕەزایەتی کەشاوەرزان لە پارێزگای ئازەربایجانی غەربی داخوازی بنەماڵی عوسمان مامە بۆ ڕوونکردنەوەی چارە نووسیە و بەندکراوە دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شنۆ ئەگەری بێکاری 1200 کرێکاری کەشاوەرزی لە پارێزگای ئازەربایجانی غەربی مانگرتنی کرێکارانی ڕێگەی یاسن لە مێحوەری موبارەکە بۆ شەهر کورد کۆبوونەوەی کرێکارانی میترۆ لە تاران ڕێپێوانی خانشینکراوانی فولاد لە چەند شاری ئێران کەمی 6,000 معلم و 30,000 ڕاوێژکار لە قوتابخانە دەوڵەتیەکانی ئێران ناڕەزایەتی کەشاوەرزان لە پارێزگای ئازەربایجانی غەربی ڕۆژی یەکشەمە سیوێکی خاکەلێوەی 1404 هەتاوی کەشاوەرزان و بەغدارانی پارێزگای ئازەربایجانی غەربی لە ئاز لە ناوچوونی بەرهەمە کشت و کاڵەکانیان بەهۆی سەرمابردووی ناڕەزایەتیان دەربڕی بە وتەی نوێنەرانی پارێزگای ئازەربایجانی غەربی لە مەجلیسی کۆنە پەرستی ڕژیم 90% بەرهەمی باخەکانی ئەو وستانە بەهۆی سەرمابردوویەوە لە ناوچووە ڕۆژی یەکشەمە کەشاوەرزان لە ئازبایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە دۆخی جوتیاران ناڕزایەتیان دەربڕی و ڕایانگەیان دەوڵەت پێشهاتنی سەرما دەیتوانی باغداران ئاگادار بکاتەوە و خۆی لاز بارودۆخی کەشاوەرزان بەرپرسیار بزانێت ناڕازیان لە ڕێگەی نوێنەرانی ئەو پارێزگایەوە خوازیاری قەرەبووکردنەوەی زیانەکانیان بوون داخوازی بنەماڵەی عوسمان مامە بۆ ڕوونکردنەوەی چارە نووسیە و بەندکراوە بنەماڵەی عوسمان مامە بەندکراوی سیاسی خەڵکی بۆکان ڕایانگەیان ماوەی 900 ڕۆژە ناوبرا و دەست بەسەر کراوە و داوا لە دەستگای قەزای ڕژیم دەکەن چارە نووسی ڕوون بکاتەوە ئەردەڵان مامە کوڕی عوسمان مامە بە بڵاوکردنەوەی وێنەیەک ڕایگەیاند 900 ڕۆژ بێخەبەری لەو بەندکراوە سیاسیە گوشارێکی زۆری دەرونی خسۆتە سەر شانیان و داوای ڕوونکردنەوەی چارە نووسی دەکەن ڕۆژی 27 خەزاڵوەری 1400 هەتاوی عوسمان مامە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی بۆکانەوە دەست بەسەر و بێسەر و شوێن کرا پاش ڕفاندنی عوسمان شەهین قادری هاوژینی ناوبراو کە لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی شۆڕشی ژینە 300 ساچمەی بەرکەوتووە لەلایەن ناوەندەمنیەکانەوە بەردەوام هەڕەشەی لێکراوە و ئێستا داوای ڕوونکردنەوەی چارە نووسی عوسمان دەکات دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شنۆ بەیانی شەممە سی خاکەلێوە دوو هاوڵاتی خەڵکی گوندی شەهوانەی سەر بە شاری شنۆ بە ناوەکانی زاهیر مەحمودیان و محەممەد خزری لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکران بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ڕۆژی شەممە هێزە ئەمنیەکانی شاری شنۆ بە بێ بەڵگەی قەزای ڕشیان کردوتە سەر ماڵی زاهیر مەحمودیان و محەممەد خزری وێڕای دەست بەسەرکردنی ئەو دوو شارومەندە دەستیان بەسەر موبایلەکانیان داگرتووە تا کاتیدا ڕشتنی ئەم هەواڵەش هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانیان لەبەردەستدانیە ئەگەری بێکاری 1200 کرێکاری کەشاوەرزی لە پارێزگای ئازەربایجانی غەربی بە وتەی چالاکانی مەدەنی پارێزگای ئازەربایجانی غەربی بەهۆی دابەزینی ئاسیوە بەرهێنان لە 230 کەشاوەرزی ئەگەری بێکاری 1200 کرێکار لە ئارادایە بە پێی زانیاریەکان 11376 یەکەی بەرهەمێنانی کەشاوەرزی لە پارێزگای ئازەربایجانی غەربی چالاکن و 21925 کرێکار لەو ناوەندانەدا کار دەکەن لە سەرەتای ساڵی 1404 هەتاویەوە 230 یەکەیوە بەرهێنان تووشی داڕەمانی ئابووری بوون و ئەگەر دەوڵەت کێشەکانیان چارەسەر نەکات 1200 کرێکار بێکار دەکرێن مانگرتنی کرێکارانی ڕێگەی یاسن لە مێحوەری موبارەکە بۆ شەهر کورد ماوەی 3 ڕۆژە کرێکارانی ڕێگەی یاسنی شاغڵ لە مێحوەری موبارەکە بۆ شەهر کورد دژبەنەدانی داخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و هیچ ناوەندێکی دەوڵەتیش سەرنجی بە داواکاریەکانیان نەداوە بە پێی زانیاریەکان کرێکارانی ئەو پرۆژەیە هێشتا حەقدەستی مانگی ڕێبەندان و جێژنانە و پاداشتی ساڵی تازان وەرنەگرتووە و لە دۆخێکی خراپ تا دەشین کرێکارانی ناڕازی بە مانگرتن خوازیاری پێدانی داخوازیەکانیان بوون جێگای ئاماژەیە کە بەڕێوەبەرانی شرکەت بە کرێکارەکانیان وتووە کە پارەیان نییە حەقدەست و مەزایی کارگەران پەرداخت بکەن و خوازیاری گەڕانەوەی کرێکاران بۆ سەرکار بوون کۆبوونەوەی کرێکارانی میترۆ لە تاران
ڕۆژی یەکشەمە سیویەکی خاکەلێوە کرێکارانی شاغڵ لە میترۆی تاران لە بەردەم شارەداری کۆبوونەوە و خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە بوون. بە پێوەگرتەوی دوایانی لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاوکراوەتەوە. کرێکارانی ناڕازی دژ بە بەرپرسانی ناکارامەی ڕژیم دروشمیان بەرز کردوێتەوە و خوازیاری دەست لە کارکێشانەوەی شارەداری تاران بوون. کرێکارانی میترۆ لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، پەرداختی حەقدەست و مەزایە دواخراوەکان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و دابینکردنی بیمەی تەکمیلی بوون. ڕێپێوانی خانشینکراوانی فولاد لە چەند شاری ئێران. خانشینکراوانی سەنەتی فولاد و معدەن لە شارەکانی ئیسفەهان، شەهرود و کرمان ڕۆژی یەکشەمە سیوێکی خاکەلێوە لە بەردەم سندوقی خانشینی شارەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان خانشینکراوانی ناڕازی بە کۆبوونەوە و ڕێپێوان خوازیاری زیادکردنی حەقدەست، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی هاوسەنگسازی، پێدانی مەزایە براوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانشینی بوون. کۆبوونەوەی خانشینکراوانی تامینی اجتماعی لە 3 شاری ئێران. ڕۆژی یەکشەمە سیوێکی خاکەلێوە خانشینکراوانی تامینی اجتماعی لە شارەکانی ئەهواز، تاران و شوش دژ بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. خانشینکراوانی ناڕازی بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشم خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی مەزایی پیشەیی، هاوسانسازی حەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. دەست بەسەرکردنی فەرشاد دەزمەردی لە دێهداشت. ڕۆژی شەممە سی خاکەلێەوە فەرشاد دەزمەردی چالاکی مەدەنی و بەندکراوی سیاسی پێشووی خەڵکی دێهداشت لە پارێزگای کۆکوولێەوە بۆیە ڕەحمات بۆ جارێکی دیکە لەلایەن هێزەکانی ڕژێمەوە لە شاری بێهبەهان دەست بەسەرکرا. فەرشاد دەستمەردی مانگی خەرمانانی ساڵی 1402 هەتاوی کاتێک لە مەراسمی ساڵ ڕۆژی گیان بەخەتکردنی پێدرا مازەرنەوش یان بەخەتکردوی شۆڕشی ژینا بەشداری کردهبوو دەست بەسەر و بۆ گرتوخانەی تڵاعاتی یاسووج ڕاگوێزرا. مانگی ڕێبەندانی ساڵی 1402 هەتاوی ئەو چالاکە مەدەنیە لەلایەن لقی 101 دادگای تاوانەکانی ڕژیم بە تۆمەتەکانی تەبلیغ دژی نظام و تێکدانی ئەمنیەتی وڵات سەرجەم بە 3 ساڵ و 7 مانگ و 16 ڕۆژ زیندان محکوم کرابوو. پشتیوانی شۆرای هاواهەنگی ڕێکخراوە سەنفیەکانی فەرهەنگیانی ئێران لە معەلیمانی تورکیا. ڕۆژی یەکشەمە سیوێکی خاکەلێوە شۆرای هاواهەنگی ڕێکخراوە سەنفیەکانی فەرهەنگیانی ئێران لە بەیاننامەیەکدا کە بۆ دەزگای قەزایی و وەزیری کار و تامینی اجتماعی تورکیای ناردووە پشتیوانی خۆی لە معەلیمانی وڵاتە ڕاگەیاند و خوازیاری ئازادی معەلیمانی بەندکراو بوو. لەو بەیاننامەیەدا هاتووە دەست بەسەرکردنی نوێنەرانی خەڵک، سەرکوتی خوێندکاران و پەروەندەسازی بۆ چالاکانی سەنفی، پێشێلکردنی ئاشکرای کۆنواسیۆنەکانی مافی مرۆڤ و یاسا نێودەوڵەتیەکانە کە کۆماری تورکیا واژۆی کردووە. ئێمە داوا لە دەوڵەتی وڵاتە دەکەین ئاستەنگیەکانی بەردەم چالاکانی سەنفی لابرێت، ئەندامانی ڕێکخراوە سەنفیەکان ئازاد بکات، هەموو ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵ دەست بەسەرکراوان هەڵوەشێنێتەوە، کۆتایی بە سەرکوتی سیاسی لە زانکۆ و قوتابخانەکان بێنێت و هەموو قوتابیان لە ئیمکاناتی یەکسانی پەروەردە بەهرەمەند بکات. کوژرانی 2 ژنی گەنج لەلایەن بنەماڵەکانیانەوە لە ئیسلام شەهر و نێهبەندان. لە ڕۆژانی ڕابردوودا ژنێکی گەنجی تەمەن 18 ساڵ بە ناوی فاتمە سوڵتانی لەلایەن باوکیەوە لە ئیسلام شەهر کوژرا و ژنێکی دووکیانیش لە شارستانی نێهبەندان بەهۆیە شکنجەی هاوژینەکەی گیانی لەدەستدا. بە پێی راپۆرتەکان فاتمە سوڵتانی بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆی و دایکی لە ناوەندێکی جوانکاری دامەزراوە و ئەو بابەتە بووەتە هۆی ناڕەزایەتی باوکی و ڕۆژی 28 خاکەلێوە نزیک شوێنی کارەکەی بە زەربەی چەقۆ کوژراوە. لەلایەکی دیکەوە ژنێکی دووکیان لە شارستانی نێهبەندان لەلایەن هاوسەرەکەیەوە بە سەختیە شکنجە و ئازار دراوە و پاش گواستنەوە بۆ نەخۆشخانە بەهۆی قورسی برینەکانی گیانی لەدەستداوە و کۆرپەلەیەکیشی لەبارچووە. کەمی 6,000 معەلیم و 30,000 ڕاوێژکار لە قوتابخانە دەوڵەتیەکانی ئێران. بە وتەی چالاکانی سەنفی قوتابخانە دەوڵەتیەکانی ئێران پێویستیان بە 6,000 معەلیم و 30,000 ڕاوێژکاری دەروون ناز هەیە و وەزارەتی پەروەردە بایەخ بە دۆخی قوتابیان نادات. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ بنەماڵەی قوتابیان ناچارن
منداڵەکانیان لە ناوەندە خسووسیەکان ناونووسی بکەن و ئەو بابەتە گوشاری ئابووری بۆ بنەماڵەکان هێناوە. هەروەها ناوەندە خسووسیەکانیش لە جیادی دابینکردنی سیستەمی پەروەردەی ستاندارد ناوەندەکانیان کردوتە شوێنی نمایشدانی مۆدە و بایەخێک بە پەروەردەی قوتابیان نادەن. لەلایەکی دیکەوە وەزارەتی ئامۆزش و پەروەرش نەیتوانیوە واکسنی گەرداسیل بۆ قوتابیان دابین بکات و ئەو بابەتە تەندروستی قوتابیانی خستۆتە مەترسیەوە. چالاکانی سەنفی دەڵێن دۆخی قوتابیانی ناوچە هەژارنشین و گوننشینەکان زۆر خراپترە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی دژبەرانی شەڕ لە تەلەویوی ئیسرائیل. شەوی شەمە 30 خاکە لێوە دژبەرانی شەڕ لە تەلەویوی ئیسرائیل ڕژانە سەر شەقام و لەگەڵ هێزەکانی پۆلیس بە شەڕ هات. بە پێی راپۆرتەکان دژبەرانی شەڕ بە وتنەوەی دروشم خوازیاری ڕاگررتنی دەست بەجێی شەڕ، ئازادی دیلەکانی دەستی حەماس و دەست لە کارکێشانەوەی کابینەی ناتانیاهۆ بوون. لەلایەکی دیکەوە ڕۆژی یەکشەمە تەشی ئیسرائیل درێژەی بە هێرشەکانی بۆ سەرکەرتی غەزەدا و لە ئاکامی ئەو هێرشانەدا بەلانی کەم 20 فەڵەستینی گیانیان لەدەستداوە. شایانی باسە کە وەزارەتی بەهداشتی غەزەش ڕایگەیاندووە کە لە ماوەی 48 ساعتی ڕابردوودا 90 فەڵەستینی لە ئەنجامی بەردومانەکانی ئیسرائیلدا گیانیان لەدەستداوە. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.